ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ناوڕۆتۆفیقم لە ئەڵخێم شوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەم دۆخەی کە ئێستا تا ڕادەیەکی وا بەخشە هاتۆتە پێشەوە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و هەروەها ئەو جوڵەی کە سەرۆکی هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی پێی هەستا بە کۆبوونەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی وارووا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی دادگەری و یەکگرتووی سامی کوردستان و ئەمڕۆ کۆبوونەوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە ئەمە جۆرێک لە هیوابەخشی لە نێو خەڵکی هەرێمی کوردستان هێناوەتە ئاراوە باڕاستی چارەسەرکردنی ئەو دۆخە چەق بەستۆ قورسەی کە لە ماوەکانی ڕابردوو بەرۆشی سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەرۆشی خەڵکی هەرێمی کوردستانی گرتبوو کاریگەری کردبووە سەر تەواوی جونگە ئەساسی و هەستیارەکان لە هەرێمی کوردستان. یەکێتی و پارتی بە بەردەوامیدانیان بەم کۆبوونەوانە ئەگەنە چه ئەنجامێک دۆخی هەرێمی کوردستان بە چۆگەێنن پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان ئەگاتە چ قۆناغێک ئەگەر ئابەم شێوازەی ئێستا تەبایی بەرقەرار بێت لە هەرێمی کوردستانە. ئەم جۆرە تەبایی ئەگەر بگوێزرێتەوە بۆ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ئەگەینە چی؟ بەغدا تا چەند هەرێمێکی یەکگرتوو تەبایەوێت کە مامەڵەی لەگەڵ بکە. ئێمە توانین بە یەکگرتووی ئەو دەستکەوتانی کە هەمان بۆ لە ڕابردووانی کە هەمانێ بەدەستی بێنین لە داهاتوو ئەگەین بەچۆ. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کاک بەکر حاجی ڕەحیم ئەندامی دەستگای ڕاگەاندنی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی هەڵەجە بەخێر بێ کاک بەکر سوپاس دەکەم کە لە ستودیۆ لەگەڵ مای هەروە برای بەڕێزمان کاگارم عەبدوڵڵا چاودێری سیاسی کە بە سوپاسەوە جەنابیشیان لە شاری هەولێرەوە لەگەڵمان ستاو لە جەنابی شوێ کاگارم بە ڕوخسەتی بەڕێز لە کاک بەکرەوە دەست پێکەم کاک بەکیجان ئەوەی کە هەیە جموجوڵێکی سیاسیە لە هەرێمی کوردستانە گوزەرێ دوایەوەی کە بە قۆناغێکی سەختی ململانێ لە نێوان لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی لە نێوان یەکێتی و پارتی بینیمان ئەم دۆخە تا چەند ئارام بەخشە بە دیاریکراوی بۆ هەردوو حیزب و تا چەند هیوا بەخشە بۆ خەڵکی کوردستان بەگشتی. من دەستخۆش لێ دەکەم بۆ مانشێتی بەرنامەکەت خاک و خەڵک کە ئەمە بەڕاستی دەبێت هەمیشە ستونی سەرەکی هەموو لایەنە سیاسیەکان بێت چکە خەڵک و خاک لە هەموو حیزبەکان گەورەترە و پیرۆسترە. ئەو بارودۆخەی کە لە ڕابردوو چەند مانجی ڕابردوو لە هەرێمی کوردستان تێپەڕی بەڕاستی جێگەی نیگەرانی تەواوی خەڵک بوو ئەو گرژە سیاسی کە هەبوو بەڵام خۆشبەختانە ئومێدێکی باش هەیە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی و دواتریش سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ قەڵاچوالان و سەردانی لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی و لایەنەکانی تر ئێستا زەمینەیەکی باشتر ڕەخساوە بۆ لێکتێگەیشتن بۆ ئاشتی ناوخۆیی بۆ داڕشتنی پلانی استراتیژی لە نێوان هەرێم و بەغدا لە نێوان لایەنەکان خۆیاندا ئەمانە هەموو گرنگی خۆیان هەیە و ئەم سەردانە کۆبوونەوەی پارتی و یەکێتی لێکەوتەوە ئەمڕۆ کە لە هەولێر بە حزوری ئەندامانی باڵای هەردوو قیادەی هەردوو حیزب پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی ئەنجام درا و ڕاگەیەندراویشیان هەبوو و خۆشببینی و ئەوەی تایە کە لە ئایندەیەکی نزیکدا بەرهەمی باشی هەبێ و دانیشتنی تری بەدوایەت ئەمە بۆ هەم بۆ خەڵک هەم بۆ چاودێرانی سیاسی هەم بۆ یەکگوتاری و سیاسەتی هەرێمی کوردستان هەم لە ناو خۆمان هەم لەگەڵ بەغدا بێگومان ئامانجی باشی لێ چاوەڕوان دەکرێت چونکە هەمیشە ئێمە ئەگەر ئاور لە ڕابردوو بدەینەوە هەرگیز لە پەرتاوازایی سوودمان نەبینیوە هەموو ئەو کاتانەی کە لایەنە سیاسیەکان ڕێک بوون تەبا بوون یەکگوتاری سیاسیان هەبووە دەستکەوتیشمان هەبووە ئەمن و ئاسایشمان هەبووە خەڵکیش دڵخۆشتر بووە و دەستکەوتی زۆر هەبووە لە هەموو سێکتەرەکان بەڵام بە پێچەوانەوە دەبینین پێچەوانی ئەمانەی لێکەوتەوە کە باسمان کرد و لە هەمان کاتدا بەنسبەت عێراقیشەوە هەر کاتێک ئێمە لە ناو خۆماندا ڕێک و تەبا و یەکگوتاری سیاسیمان هەبێ ئەوانیش بە چاوێکی تر سیرمان دەکەن و سیاسەتیشیان بەرامبەرمان ئەگۆڕێت لەو کاتانەش کە پەرتەوازەین بێگومان بە جۆرێکی تر ڕفتارمان لەگەڵ دەکەن بۆیە ئەو ڕێگا ڕاستەکە ئەوەیە کە ئێمە بەردەوام لە گفتوگۆ دابین و بەردەوام یەکگوتاری سیاسیمان هەبێ بۆ ناو خۆ بۆ دەرەوە و بەردەوام بین لەسەر
بەهێزکردنی موسساتە شەرعیەکان پەرلەمان حکوومەت سەرۆکایەتی هەرێم و هەوڵی جددی بدەین ئەوەی کە سەرۆکی هەرێم لە قەڵاچوالە ئاماژەی پێدا هەنگاوی جددی بنین بۆ ئەوەی کە یەک هێزی نیشتیمانیمان هەبێت چکە بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانیە بەردەوام دۆستەکانمان لە دەرەوە تەژێعمان دەکەن کە ببینە خاوەنی یەک هێزی نیشتیمانی کە هەنگاوی باش نراوە بەڵام هەنگاوەکان ئەوە نییە کە جێگای تەمۆحی خەڵکی کوردستان وڵا لەسەر مەسەلەی دۆستەکانمان کاگێ بەکریانیمە لە ڕابردوو بینیمان ینی دۆستەکانمان بە دیاریکراوی لەسەر ئاستی نێودەوڵەتی ینی ئەمریکا و هەروەها نەتەوەی گرتوەکان و ئەنجومەنی یاسایی ژۆدیا بە دیاریکراوی ینی جێنە بلاسخار نوێنەری نەتەوەی گرتوەکان ینی هەمیشە هۆشداریەدایە بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و لە دووە کۆبوونەوەی ئەنجومەنی یاساییش ئەو بەشدار بوو وەکو نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق و دیسانەوە جارێکی دیکە باسی لە دۆخی عێراق بەگشتی و لێرەوەی نیشاندا هەرێمی کوردستان بە تایبەتی کرد جارێکی دیکە ینی ئاماژەی داوە هۆشداری دایە و بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان پێ دوایە دۆستەکانمان ینی لە دۆستایەتی خۆیانەکە ئەم هۆشداریان نادەن بە ئێمە یاخود نەخێر ئەوان مەترسیشی گەورەترە بینن لەسەر عێراق و هەرێمی کوردستان بۆیە ئەم هۆشداریان نادەنە بەرپرسانی باڵا لە ڕاستیدا ئەم جێگەی سوپاسە کە ینی ئاگادارمان دەکەنەوە یان پشتگیریمان دەکەن لە هەوڵی خێر هەنگاونان بەرەو باشە ئەمە جێگای دەستخۆشی سوپاسە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە خۆمان ئەم هەنگاوانە بنین ینی چکە ئەو دۆستانە ئەڵێن لە سیاستدا نە دۆستایەتی تاسرە نە دوژمنایەتی بەڵکو بەرژەوەندی هاوبەشە ینی ئێمە هەر کاتێک زوومی بەرژەوەندیەکانی ئەوان لێرە نەما کەواتە ئێمە جێ ئەمێنین بۆیە لەوە گرنگترەوەی کە ئێمە خۆمان خاوەنی بڕیاری خۆمان بین ئەو پشتگیری و ئاگادارکردنەوەی ئەوان تەنها هاندان بێت کە هەنگاوی باشتر بنین لەگەڵەوەشدا نەتەوەیە گرتوەکان ڕاستە کاری باشی کردووە لە هەرێمی کوردستان و هەمیشە عامیل خێر بوون بەڵام لەگەڵەوەشدا زۆر جار هەیە ئەنی جێگەی ئەوەیە کە ئێمەش جاروبار گلەیمان هەبێ بۆ نمونە لە ساڵی 2019 دادگای فیدراڵی عێراق بڕیاری ئەوەی دا کە دەبێ حکوومەتی عێراق مادەی 140 جێبەجێ بکات بەڵام ئێمە نەمان بینی لە مەسەن ڕۆژێک لە ڕۆژان پەیامێک ئاراسی حکوومەتی عێراق بکەن کە بۆچی دادگای فیدراڵی ئەم بڕیاریداوە بەڵام ئێوە یەک هەنگاوتان نەناوە لە کاتێکدا ئەوەی تر ئەوەی کە دادگای فیدراڵی باسی لە سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان کرد زۆر ئیبراز کرا ئەنی دوو سیاسەتی دژبەیەک بوو ئەو تێبینیانە شەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە هەر دەبێ سوپاسی مووقفیان بکەین کە لە ئەو بارودۆخانەدا ئەو شتانەمان بیر دەخەنەوە وەرەو ئێمە دەبێت مسیر بین بەردەوام بین لەسەر ئەو هەنگاوانی خۆمان بە تایبەتەوەی کە ئاماژەم پێکرد هێزی نیشتیمانی مەسلەی پێشمەرگا مەسلەی دەستگای زانیاری کوردستان بۆ هەموو کوردستان بێت حزب بێت ئەنی بە کوردی ئەوەی کە ئاماژەم پێدا حکوومەتێکی بەهێزمان هەبێت پەرلەمانێکی بەهێزمان هەبێت سەرۆکایەتی هەرێمێکی بەهێزمان هەبێت کە تەمسیلی هەموو خەڵکی کوردستان ئەکات و لە دەرەوە تەمسیل ئەکات لە ناوەوە و کاتێک چی سەرۆکی هەرێم چی ئەو وەفدەی کە لەگەڵێتی سەردانی شوێنێک دەکەن ئێتر ئەمە تەمسیلی خەڵکی کوردستانەکات بەدڵنیەوەکو جەنابتەڵێ من بەیەگرتووی و بەتەبایی نێوان ئەم دوولانە سوپاس دەکەم دێمە خزمەتتان کاک بەکیجان سوپاس کاک ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵ مای دووبارە ستاوت لێبێ ینی ئەوەی کە کاک بەکریش ئاماژەی پێداوەوەی کە خەڵکی کوردستانی ژمەبەسێتی هەمیشە تەبایی و یەکریزی نێوان لایەنە سیاسیەکان بوو و زۆر جاریش لە پێناوی ئەم تەباییە و ئەم یەکریزیە زۆرێک لە لایەنەکان قوربانیان داوە لە پێناوەوەی کە میلەت و هەروەها خاچی کوردستان و ئەم هەرێمەی کە بە خوێن بەدەست هاتووە پارێزراو بێت پێ دوای ئەوەی کە ئێستا ئەم هەنگاوانەی دەبینرێت لە هەرێمی کوردستان لێک نزیکبوونەوەی یەکێتی و پارتی و لایەنەکانی دیکە بەگشتی وهروەها هەوڵێکەیە بۆی کە وەکو ئەوەی کاک بەکر وتی موسساتەکانی کە هەیە لە هەرێمی کوردستانە ئەمانە شەرعیەتی خۆیان وەربگرنەوە و بتوانن ئەمانە نوێنەری تەواوەتی هەموو خەڵکی کوردستان بن و لەژێر چەتری یاسا و سەروەری یاسا دامانکارەکانی خۆیان ڕاپەڕێن ئەم هەنگاوانە چۆن نەبینن کاک ئارام و پێ دوایە دەبێ هەنگاوی جددیتر لەم بارەیەوە چۆن بێ لە داهاتووە بەڵێ زۆر سوپاس ئەم کاتتان باش سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی کورسات نیوس دیارە من لە ناونیشانەکەەوە دەست پێ دەکەم منیش کۆبوونەوە لە پێناو خاک و خەڵکدا بڵێ هەم شتێکی جوان هەم شتێکی پیرۆزە
بەڵام بە دڵنیاییەوە زۆر درەنگە ئەگەر ئەم کۆبوونەوانە لە پێناو خاک و خەڵکدابێ زۆر درەنگە ئەمەوە 30 ساڵە حکومڕانی ئەم خاک و ئەم میلەتە دەکەین بەڵام بە دڵنیاییەوە ئەمڕۆ باشترە لە بەیانی باشترە لە دوو بەیانی یعنی ئێمە نەک ئەو پرسیارە لە من یا لە کادیری حزبێک یا لە من وەکو چاودێری سیاسی بکەی لە هەر هاوڵاتێکی لەسەر و شەقامەش هاوڵاتێکی ئاسایش پرسیار بکەی ئەزانێ دانیشتن و یەک نزیکبوونەوە زۆر باشترە لە دوورکەوتنەوە و ئەو دردۆنجیەی کە ناوە ڕوودەدا لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان بە تایبەتیش لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بینیشمان لە فترەی ڕابردوو ینی ئەم گرژیانەکەتە ئەوەی کە لە ڕاگەیاندەکان هێرشی تند بکرێتە سەر یەکتری هەردوو لایەن و سەرکەسایەتەکانی یەکتری کە ئەمە بە دڵنیاییەوە نیگەرانێکی زۆر قوڵ زۆر ناخۆشی لای خەڵکی کوردستانیان لای خەڵکی هەرێمی کوردستان و هەموو پارچەکانی تری کوردستانیش دروست کردووە ینی هەر کەسێک هەر کوردێک لە هەر شوێنێک بێ نیگەرانەکە ئەمە دەبینێ من بۆ خۆشم نیگەران دەبم کە ناکۆچێک لە نێوان کوردەکانی پارچەکانی تری کوردستانیشدا دەبینم چونکە بێگومان ئەو دەستکەوتانەی هاتووە بەدەست هاتووە لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە لە خۆڕە ئەم دەستکەوتانە نەهاتووە ئەمە بە خوێنی هەزارەها شەهیدی قارەمانی ئەم گەلە پێکاتوە بەڕاستی ئەم خاکەی ئێستا باسی دەکەین لە پێناو خاکدا خوێنی هەزارەها ڕۆڵەی لەسەر ڕژاوە هەزارەها دایک و باوک زەرجی سوتاوە هەزارەها مناڵ بێ دایک و باوک و هەتی و بووە ینی بەڕاستی گوناحێکی گەورەیە ئێمە لە دوای 30 ساڵ حکومڕانی ئێمە ئێستا کە دڕدۆنجی و ناکۆچی و ناتەبایی لە نێوان یەکتریدا بکەین ئێمە دەبێ بزانین ینی کورد دوژمنی کەم نییە یان بەلانی کەم با بڵێن نایاری کەم نییە ئێمە دەبینین لە هەموو لایەکەوە فشارەکانی هەرێمایەتی ئیقلیمی لەسەر هەرێمی کوردستان فشارەکانی حکوومەتی بەغدا حکوومەتی مرکزی لەسەر ئێمەدا ئەمە هۆکاری سەرەکی ئەم ناکۆچی و دردۆنجیە لە نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتیش لە نێوان هەردوو لایەنی سەرەکی وەکو باسم کرد یەکێتی و پارتی خۆی کاگە یارم لە هەموو دنیادا بیرروڕای جیاواز ینی لە نێوان لایەنە سیاسەکانە ئاساییە هەبێ بەڵام ئەم بیرروڕای جیاوازە ینی نەبێتە هۆکارێک بۆی کە ناکۆشی قوڵ و وەکوی جەناب دەڵی دووردەنگی و دوورکەوتنەوە لە نێوان ئەم لایەنانە هەبێت و هۆکارێکیش بێ بووی کە ینی ببێتە مەسەلەی دابەژبوون لە نێوان هەندێک ناوچە و ناوچەگەرێتی بەڵام ینی خۆشببختانەوەی جەنابیش داماژت پێدا و کاک بەکریش پێشتر وتی ئەمە ئێسام هەنگاوە ئەگەر ئەمڕۆ نراوە لەوە باشترە کە ینی تەخیر بکرایە پێ وایە هەنگاوی داهاتووی ئەم لایەنە سیاسیانە بەگشتی ینی دەبێت چۆن بێت و ئاراستی چۆن بێت چکە ئێمە بەڕاستی ناوچەکە لەژێر ینی کاریگەریشی قورسی هەرێمایەتی و نێودەوڵەتی و گۆڕانکاریشی گەورەی خێرا بەڕێوەیە ئەگەر ئێمە بەڕای جەنابەت خۆمان نەگونجێنین و فریای ئەم پێشکەوتن و گۆڕانکاریانە نەکەوین کە لە ناوچەکە و لە دەوروبەرمان دێتە ئاراوە پێ دوایە ئەوەی کە بەدەستمان هێناوە هەروە بە ئاسانیە توانین پارێزگاری لێ بکەین بەڵێ ڕاستە وەکو جەنابەت باست کرد ڕای جیاواز هەیە ئەوە نییە لە هەرێمی کوردستان چەندین حزبی سیاسی هەیە هەر یەک بەرنامە و ستراتیزیەتی خۆی هەیە بەڵام وەکو باسم کرد بە هەمومان شتەکان دەکرێت ئەم دەستکەوتانێک کە باسمان کرد جگە لە قوربانی گەلەکەمان بەڵام ئەوەی لە بەغداش بەدەست هاتووە بە یەک ڕێزی هاتووە یعنی ڕاستە هەلومەرجێک لەبار بوو لە دوای شەڕی خەلیج لەگەر حکوومەتی مرکزی عراق لەگەر حکوومەتی عراق لە شەڕ لەگەڵ کوێت بەڵام ئەگەر بەرەی کوردستانی نەبایە ئەو تەباییە بەرەی کوردستانی نەبوایە ئەم ڕاپەڕینە سەرتاسەریە نەدەبوو چونکە دەبێ هێزێک کەبی هانی خەڵک بدا دەبێ هێزێک کەبی قیادەی ئەم خەڵکە بدا یعنی ممکن نەبوو ئەم ڕاپەڕینە بکرابایان ئەم ڕاپەڕینە سەرکەوتوو بواە بۆیە هێزێک کە بوو بەرەی کوردستانی کە جگە لەوەی شەڕ و ناکۆچی لە نێوان لایەنە سیاسەکاندا هەبوو بەڵام 2000 لە ساڵی 1970 کە ئاشبوونەوەی گشتی کرا و بەرەی کوردستانی پێکات تواندرا دەوری خۆی ببینێ کاتێک کە هەلومەرجێکی باش دێتە پێش بەرەی کوردستانی توانی ئەم هەلومەرجە ببینێ دواتریش لە دوای ڕوخانی ڕژەمی دیکتاتۆری لە 2003 بە هەمان شێوە لایەنە سیاسەکان کۆک بوون لە هێرشکردن بۆ بۆسە ئەو ناوچانەی کە ناوچەی کوردستانین ناوچەی مادەی 140 کەرکووک و خانەقین و مەخمور و شنگال و هەموو ئەو شوێنانە
کە توانرا بەشی زۆری ناوچەکانی کوردی بە کەرکوچیشەوە ئازاد بکرێتن ئەمە ئەگەر تەبایی و یەکرزی نەبووە ئەمە ئاسان نەبوو دواتریش لە دەنگدان بۆ دەستوری هەمیشەی عراق لە 2005 یعنی کورد دەورێکی سەرەکی بینی لە دروستکردنەوەی عراقی نوێ دەوڵەتی عراقی نوێ کورد دەورێکی زۆر گرنگی بینی کە و کاتە سونەکان بایکۆتی بەشداریکردنیان هەم لە دەنگدان بە دەستوری عراق و هەم لە بەشداریکردنیش لە حکوومەتە کردبوو بە پێچەوانە شەوە دەوریان سربی بوو ئەوەی دەوری هەبوو کورد دەورێکی گرنگی بینی بە تایبەتی کە ناوچەی خۆی ناوچەیەکی ئازادکراوە بوو و زۆر لە کۆبوونەوەکانی سونە و شیعە و لایەنە عراقیەکان زۆر زار داهاتن لە هەولێر یا لە سلێمانی و کۆبووناوانیان ئەنجام دەدات لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سەلامەتیەوە لە ڕووی ینی مەجارێکی زۆر تێدا هەبوو بۆیە ئەمەی لە ڕابردوودا ئەم هەوراز و نشێوە من ناڵم هیچ نابێ ببێ بەڵام نابێ بگاتە ئەو ڕادەیە کە خەڵک بێزار بێ من پێشەوەی بێمە بەرنامەکەتان لە شوێنێک بووم شوێنێک بوو خەڵکی تیا بوو ینی بەمنیان دەگوت ئێوە کە زانیان لەو شوێنە بووم کە تەلەفۆن بۆ کرا بۆ ئەم بەرنمەیە گوتیان ئێوە حەق قسە بکەن لەسەر ژیان و گوزەرانی خەڵک ئێمە خەڵک وایە ئەمە خەڵک بێزار بووە یعنی بەڵێ خەڵک قسەکانی ڕاستە ئێمە لە ناو خەڵچین یعنی یەکێتی و پارتی دەبێ هەست بەوە بکەن ئەو کاتانەی کە کێشە لە نێوانیاندا هەیە وەکو باسم کرد شەڕی ئەلامی هەیە کادیرەکانیان با بسن ناو خەڵک بزانن خەڵک چ دەرێن یعنی بەڕاستی خەڵک زۆر بێزارە خەڵک زۆر بێ تااقەت دەبی خەڵک مەترسی هەیە ژیان و گوزەران بازار لە هەموو ڕۆکەوە لە دوکاندارێک دەپرسی لە خاوەن نووسنگەیەک دەپرسی لە سایق تەکسیەک دەپرسی لە مارکێتێک دەپرسی ینی باز دەکە کە ژیان و گوزەران خراپە کە بازاریان خراپە ئەمە ڕەبتی بچیە ینی خەڵک دەترسێ لەوەی کە ئەم دەستکەوتەیە هەیە بەو ناکۆچیانەی نێوان لایەنە سیاسەکانی کوردستان بە تایبەتیش هەردوو لایەنی سەرەکی کە خاوەنی زۆنی خۆیانن خاوەنی هێزی خۆیانن ئەم دەستکەوتانە لە دەست بدرێ یعنی ئەو دەستکەوتانەی لە عراق بەدەست هاتووە بە وەکو دەرێ یەخیتابی پێکەوەی هەموو لایەنە سیاسەکان دووبارەی دەکەمەوە بە هەردوو لایەنی سەرەکی جەشێتی و پارتی لە بەغدا هاتوتە ئێستا ئەو ماوەی کە دەبینین پەیوەندەکانی نێوانی چێتی و پارتی خراپە فشارەکانی بەغدا بەشێکی دەگەرێتەوە بۆ ئەم هۆکارانە کە تو نێوماڵی خۆت ڕێک نەبوو ئاسانە لایەنی تر ئەم لایەنانەی کە ماف لەلایەتی ئەو لایەنانەی کە نەیارتن وەکو دەڵێ زەفەرت پێ بن و یانت پێ بگەین و یان وەکو پێویست دەستکەوتەکانت بۆ دابین نەکەن دەست خۆش کاگێ ئارامجان دێمە خزمەت جەنابەت کاگێ بەکریانی بۆ نمونە کاگێ ئارام باسی لە خەڵک کرد ینی بیزەبت خەڵک چەقی ینی ململانەکانە تۆ کە یەشێتی و پارتی ناتەبا دەبن و هەرێمی کوردستان دۆخەکەی شڵەژاو دەبێ یانی دەبینی خەڵک ئەکوێتە نائارامیەوە و هەست بە ئاساییش ناکەوە هەست بە پارێزراوی ناکەوە ینی بیر لەوە کاتەوەی کە ئەمڕۆ بەدەستی هێناوە بە خوێن و بە گیانی هەزارها ڕۆڵی ئەم میلەتەوەکو کاگارامی ژاماژەی پێدا ینی دەڵێ لە کونفەیەکوونێکا پێدەچێت ینی ئەمە لە ناو بچێت بەڵام ئێمە بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەوەی کە یەکێتی و پارتی مەبەستیانەوە ئێستا ئەم کۆبوونەوانش کە دەستی پێکردوتەوە ئەتوانین بڵین تا چەند لە پێناوی خزمەتی خەڵک و باشکردنی دۆخی خەڵک و دوجار خەڵک دەکەنە ینی سەرچاوی ئیلهام پێدانیان بۆ بەردەوامیدان بەم کۆبوونەوانە بەڕاستی لە ڕاستیدا دەبێ خەڵک و خاک ئامانج بن ئەحزابی سیاسی و ڕێکخراوانە ئامراز بن ئەمە هەر خۆی سیاست بەو شێوەیە ئەکرێت لە ڕاستیدا بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەک باسمان کرد دوای ئەو کۆبوونەوانە دوای ئەو دەست پێشخەری سەرۆکی هەرێم ئێستا بینی ژینگەیەکی سیاسی لەبار هەیە بۆ لێک تێگەیشتن و هەنگاوەکان دەستی پێکردووە و جگە لە کۆبوونەوەی پارتی یەکێتی ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانیش کراوە کە سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ فراکسیۆنەکان کۆبووەتەوە باسییان لە مەسلەی هەڵبژاردن پرسی دەستور و پرسی دەستەی کۆمسیاران کردووە کە ئەمانە بابەتی گرنگن کە کۆمەڵی سیاسی گرنگە باڵێ دەبێت لە ئایندە ئیشیان لەسەر بکرێت و بڕیاریش دراوە کە 2 مانگی 6 حوزەیران کۆبوونەوەی پەرلەمان بکرێت و بۆی باز لەو بابەتانە بکرێ و قسەی لێ بکرێ و جاریشتر پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکانی خۆی ئەمانە گرنگن هەروە حەدەسی تر بۆ نمونە ئێستا سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی لە کۆڕبەندی داڤۆسا کۆبوونەوەی چڕوپڕی هەیە
وەزیری وڵاتان ئەبینێ وەفدی وڵاتان ئەبینێ کە باس لە پرسی ئاسایشی خۆراک ئاسایشی سیاسی ئاسایشی وزە دەکرێت کە ئەمەش بە ئەوەی کە وەفدی هەرێم لەسەر ئەو ئاستا بەشدارە ئەمەش مانای وایە کە هەرێمیش بە قەبارە و وەزنی خۆی دەتوانێت جێپەنجەی یان شوێنی دیار بێت لە مەسلەی دیاریکردنی ئاسایش تەبایی نێوان یەشێتی و پارتی تا چەند نەتوانێت پشتیوان بێ بۆ ئەو هێزە و بۆ ئەو پێگەی هەرێم لە نێودەوڵەتی پەیوەندی نێوان پارتی و یەشێتی بە تایبەتی وە لایەنەکانی تریش بەگشتی ئەمە مەسلەی سەقامگیری سیاسی لە ناو هەرێمی کوردستان پشتگیریە بۆ سیاسەتی دەرەوەی حکوومەت و بەگشتی هەرێمی کوردستان سابۆکردنیشمان لە پێگەی نێودەوڵەتیەکان ئێمە کە لە ناو خۆمان ناکۆچین لە دەرەوە بە چاوێکی تر سەیرمان دەکەن ئەمە واقع ئەو هەموو کەسێک ئەم ڕاستی ئەزانێت وە بێ دانیشی پیا بنین هەر کاتێک ئێمە کۆک و تەبابوو بین دەستکەوتی گەورە بەدەست هاتووە ئەگەر بیر بینەرانی بینەوە ئەو کاتێک کە ڕێکەوتنی استراتیژیە بوو لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی زۆر دەستکەوتی گەورە هەبوو لەگەڵ بەغا لەگەڵ هەڵسوکەوت لەگەڵ وڵاتانی ئیقلیمی لەگەڵ وڵاتانی ئەوروپی و غەرب ئەنی بە شێوازێکی تر بە ینی لە ئاستێکی بەرزتر بەڕاستی ئێمە تەعامل کرا و دەشکرا بەڵام هەر کاتێک ئێمە تەجروبەمان هەیە هەر کاتێک لە ناو خۆمان ناتەبابوو بین هەر بازار بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە بازار خراپ بووە خەڵک نیگەران بووە کاریگەری لەسەر هەموو بوارەکانی ژیان هەبووە یعنی لە کشت و کاڵەوە بیگرە تا بازرگانی تا کردەکانی تر بۆیە ئێمە بەڕاستی جاریشکە خۆشحاڵین بەو دانیشتانی کە دەستی پێکردوێتەوە ئومێد دەکەین کاتێکی زۆر نەخایانێ ئەنجامی باشی هەبێت و خەڵک دڵخۆش بێت و ئامانج و نەتیجەی باش ڕابگەیەندرێ و لەسەر کۆمەڵێک خاڵی استراتیژی جارێکی تر هەرێمی کوردستان سیاسەتی خۆی بینا بکاتەوە هەم لە ناوخۆ هەم لەگەڵ بەغاو هەم لەگەڵ وڵاتانی ئیقلیمی هەر لەسەر مەسلەی خەڵک ینی بەڕاستی خەڵک وایەنەوە ینی پێشتر کە یەکێتی و پارتی دوورکەوتبوونەوە لە یەکەوە ناتەبابوون خەڵک دەیوت ینی بۆچی دەبێت ینی ئەم لایەنە سیاسیانی هەرێمی کوردستان لە ناوخۆدا دوور بن لە یەک بۆ تەنازول نەکەن بۆ یەک بۆ متمانیان بە یەک نەبێ بەڵام دەبینی دەچنە دەرەوەی هەرێمی کوردستان متمانە بەلایانی دیکە غەیرە کوردی دەکەن و دەستی برایەتیش بۆ ئەوان درێژ دەکەن پێ دوای ینی تا چەند ئەو قسەی خەڵک لە جێ خۆیدا بوو ئێمە لە ناو ماڵی خۆمان ئەگەر تەنازول بۆ خۆمان بکەین ئەگەر من و تۆ براوین تەنازول بۆ یە بکەین ئەمە ئەبێتە عیبە بۆ سەرشانی خۆمان نەخێر ئەسڵەن لە سیاسەتدا عیبە ئەمە ئەسڵەن پێگوترێت ینی ئامانجی باش یان تێکۆشانی باش نەک عیب و عارێک بێ نەک تەنازولکردن ئەسڵەن ئێمە کە کاتێک لە ناو خۆمان تەبابین یەک گوتاری سیاسیمان هەبێ بەرامبەر دەرەوە جا چی یار بێت چ نەیار بێت ئەمە طبعاً بۆ پێگەی هەرێمی کوردستان قورسایی خۆی دەبێت چونکە ئێمە بەڕاستی لە ناو عێراقدا گیر و گرفتی گەورەمان هەیە ئەمەش تا کە شتێک کە نێوانی هەرێمی کوردستان و عێراق دیاری دەکات مەسلەی دەستوری عێراقە دەستوری عێراقیش لەبەر ئەوەی کە تەنها هەرێمی کوردستان هەرێمە ئەمە بەردەوام کێشەمان بۆ دروزەبێ خۆ ئەگەر هاتە باو چەند هەرێمیی تر هەبا بارودۆخەکە بە شێوازێکی تر بەڵام ئێمە بەردەوام لە ململانێداین چونکە مەسلەی دەستوری عێراق بەداخەوە بەنسبەت کاربەدەستانی عێراق وای لێ هاتووە وەکو ئەوی وا بچیتە ڕستورانتێک منیوەکە و لە پێش دانێن ئەمەی کە باشە ئەوەی کە داوا کردو ئەمە پێ باش بێ حەزی خۆت هەڵی بژێری ئێستا لە دەستوری عێراقدا ئەو مادانەی کە لە بەرژەوەندی خۆیان ئەوانیان پێ باشە ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە پشتگوێ خراوە طبعاً ئەمە نابێت ئەمەش بەشێکی پەیوەندی بەو ناکۆچیانەوە هەیە کە لە ناو هەرێمی کوردستاندا هەیە کەواتە تا چەند لەگەڵ قسەی کاگارامە کە ئێمە گەل لە یەشێتی و پارتی ناتەبابن بەغدا هەمیشە ئەو درزە ئەقۆزێتەوە یانی زەفەرنامە بۆ چوونێکی ڕاستە حقیقەتەمە ینی تەجروبەمان هەیە و بینیویشمانە هەنگاوەکانیشمان بینیوە ئەو کاتانەی کە لێرە مەسەلەن بارودۆخی سیاسی لە ناو هەرێمی کوردستان شڵەژاوە ئەوان زیاتر ینی بڕیارەکانیان یان سیاسەتیان بەرامبەر هەرێمی کوردستان شارەکانیان دۆستانە نییە وە هەست ناکەیت تۆ لە ناو چوارچێوەی دەوڵەتێکدا ئەژیت یان مەسەلەن ئەو هەڵسوکەوتەی کە لەگەڵ عێراقیەک دەکرێت لەگەڵ
هاوڵاتێکی هەرێمی کوردستان بکرێت یعنی لە بواری خزمەتگوزاری لە بواری ئەو مافانەی کە ئێمە بە پێی دەستور هەمانە بەنسەد هەرێم و عێراقەوە ئەمانە هەستی پێ دەکەین ینی هەموو کەس هەستی پێەکە بۆیە باشترین چارەسەر لە ئێستادا هەرچەندە ئەگە درەنگیش بێ بەڵام هێشتا هەر هەنگاوی خێر هەنگاوی یەکگرت و هەنگاوی ڕێککەوتن باشترە ئەگەر ڕۆژێک بێ ئەگەر سەعاتێک پێشتر بێ بۆی ئێمە جارێککە بگەڕینەوە سەر ئەو خەتە استراتیجیەی سیاسەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی یەکگرتووی حکومڕانی هەبێت ینی بەڕاستی حیزب بێ حکوومەت بێ پەرلەمان بێت ڕاستە حکوومەت حیزبەکان پێچیان هێناوە بەڵام حکوومەت مەهامی خۆی هەیە ئەحزاب مەهامی خۆی هەیە لەوانەیە ڕنگدانەوەی حیزبەکان لە ناو پەرلەمان زیاتر هەستی پێ بکرێت یا زەق بکرێتەوە مەسەن پرۆژەیەکی خەیری هەیە یان ئامانجێکی هەیە دەتوانێت لە ڕێی فراکسیۆنەکەی خۆیەوە هەوڵی بەدەستێنانی دەنجی بۆ بدا ببێتە پرۆژەیەکی سەرکەوتوو بۆی ئەوانیش ئاراسی حکوومەتی بکەن و لە خزمەت خەڵکدا بێ نەک ئەوەی کە حکوومەت تەداخل حیزب تەداخل لە ئیشی حکوومەت بکات بەڕاستی ئەم هەنگاوانە ئەوەی کە لە پێشتر کرابێ هەڵە بووە هیوادارین ئەمە بەرەو کۆتایی بڕوات و بچێتە سەر ڕێگەی ڕاستەقینەی خۆی دەست خۆشکاک بەکەیان دێمە خزمەت جنابەت کاگێ ئارام مەسلەیەوەی کە ئەمە لە ڕابردوو بینیمان ینی یەکێتی و پارتی کە ناتەبا بنۆکو جەنابەت و کاکبەکری ژامەژەتان پێدانی هەمیشە ئەم شاری بەغدا زیاد بوو لەسەر هەرێمی کوردستان و هەمیشە مەترسی گەورە هەبوو لەسەر قەواری هەرێمی کوردستان و لە ڕۆ دەستوری و یاسایەکەوە و بینیشمانە بڕیارەکانی ینی دادگای باڵای فدرالی لەسەر هەرێمی کوردستان و ئەو مەسەلانی کە هەستیارن یەکێ لەو مەسەلە گرنگانە کە زۆر ینی هەنێت جار تاشیدی لەکرێتەوە مەسلەی خاکەوە مادی 140 ینی و مادەی ئەو لە دەستدانی بەشێکی زۆری ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە بۆ نمونە ئێستا گەرێشێتی و پارتی تەبابن و بەم تەبایی خۆیان بچنە بەغدا و داواکانی کورد لەوێ پێداگر بن لەسەری و یەشێک لەوانەیە کە مادی 140 مەسلەی خاکەوە گەڕانەوەی کەرکک و ناوچەکێشە لەسەرەکانە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان هەر هیچ نەبێ ئەگەر نەشگەڕێتەوە یعنی کورد لەوێ باڵا دەست بێ وەکو ڕابردوو پێ دوایە ئەم هەنگاوانە ئەتوانێت ئەمە بچەسپێنێ لە داهاتوودا لەگەڵ بەغدا یاخود نەخێرکاری زیاترێوێ دیارە ئەمە ئەم کۆبنەوەوانە باشە من وەکو باسم کرد هەفتەی ڕابردوو بینیمان شەڕی عەلامی هەبوو لە نێوان ئەو دوو لایەنە سەرەکیە لە هەرێمی کوردستان ئەمە لە دوو ڕۆژی ڕابردوو جەولەیەک دەستی پێکردو و سەرۆکی هەرێم سەردان بۆ سنووری سلێمانی و کۆبوونەوە لەگە لایەنە سیاسیەکان بێگومان لایەنشی گرنگە و لایەنێکی باش لێک دەدرێتەوە بەڵام ئەمە هەر کیفایەت نییە کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە نەبێ یعنی جارشتر دەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئەو ناونیشانەی کە هەڵت بژاردووە لە پێناو خاک و خەڵکدا بێ تەنها لە پێناو ئەوەدا نەبێ ئەمڕۆ لایەنێک گرفتێکی هەیە لایەنێک کێشەیەکی هەیە لایەنێک یان بابن تەنها لە بەرەوەی فشارێک لە لایەنەکەەوە هەیە لەو ڕوانگەەوە نەبێ لە ڕوانگەی ئەوە بێ کە بەڕاستی ئەم هەرێمە بگەێنە کەناری ئارام سەبارەت بە مافەکان بێگومان وەکو باسم کرد ئەو مافانەی کە بەدی هاتووە بەشێک لەو مافانە بە یەکگرتووی هێزە لایەنە سەرچەکانی کوردستان لایەنە سیاسیەکان و لە سەروشیان و یەکێتی و پارتی ئەم دەستکەوتانە پێکاتووە بەڵام کاتێک دەبینن ئەم لایەنانە لێک دوور دەکەنەوە ئەم دەستکەوتانی کە ماوە کە وەکو باسم کرد بەشێکی کەمی بەدەسات توێشتان بەشی زۆری ماوە بە تایبەتیەوەی جەنابەت ئیشارەت پێدا سنووری مادەی 140 مەخمور خانەقین شنگال زۆر شوێنی تریانی ماوە بێگومان ئەگەر یەکگرتوو نەبین لەوانەیە شوێنی تریش لە دەست بدەین ینی ئەمە دەبینین ئێستا فشارەکانی حکوومەتی عراقی چییە ینی بەداخەوە لە بێ ئاگاییش بی ینی ئێستا تۆ یەکێ وتارێک دەنووسی لە فەیسبوک یان لەوانەیە ئێمە قسە دەکەین لە تەلەڤیزۆن خەڵکێکی ئێستاکە گاڵتە دەکات لە بڕۆ کۆمێتەکان بخوێنەوە بزانە خەڵک چی دەڵێ ینی خەڵک تەمەنای گەڕانەوەی حکوومەتی عێراقی و زۆر شتی لەو بابەتە ئەمە هۆکاری چییە ینی هۆکاری ئەوەی ئێمە ئیدارەیەکی تەندروست ئیدارەیەکی عادیلانە نەبوو لە هەرێمی کوردستاندا ینی خەڵک کە ناڕازیە ئێمە نابێت تەنها
لە شەقامی سەهۆڵەکە و شەقامی ئیسکان تەمەشای خەڵک بکەین ئەگەر بینیمان خەڵەباڵغا پێمان وابێ ژیانی و گوزەران زۆر باشە بە پێچەوانەوە لە هەولێریش لە سلێمانیش لە دوهۆچی بڕۆنە گەڕەکە هەژار نشینەکان بزانن 20 ساڵ پێش ئێستا چۆن بۆ ئێستا شەروایە هەروانیە تۆ باسی ئەو شوێنە شارە تازەکان مەکەن کە دروست کراوە یعنی بەڕاستی ئەمە هەموو ڕخنەی من نییە ڕخنەی خەڵکە یعنی خەڵک زۆر بێزارە یعنی ممچین نییە خەڵک کوردێک دەوڵەتی بۆ خۆی نەوێتن یعنی کە هیچ لە سیاست نەزانێ هەموو کەس دەی پرسە حەزەکاتن خاوەنی دەوڵەتی سەر بەخۆی خۆی بیتن بەڵام وەکو باسم کرد ئەمەی ئەم هەرێمەی ئێمە ئەمەی حکوومەتەی ئێمە وێران کردووە بەڕاستی ناعەدالەتیە ینی ناعەدالەتی گەیشتۆتە قیمما وەکو دەڵێت جام پڕ بووە ینی لەسەری دەڕژێ ئێمە دەبێت بە هەموو لایەکمان هەوڵ بدەین لەوە زیاتر خراپتر نەبێتن چونکە ئەم هەرێمە ئەم حکوومەتە هەچی تووشی هەر گرفتێکی لەوەی ئێستا هەیە خراپتر ببێ زەرەر بۆ هەمووە هەر بۆ هەر لە چیز کار بەدەستان و بەرپرسانی هێزە سیاسەکان ناچین لەدەست ئەو هاوڵاتێش دەچێت کە چەند ناڕازیە ڕاستە ئەو ژیان لێ پرسە دەڵێ من ژیان و گوزەرانی من خراپە هەر کەسێک بێ هەروایە لە ڕاستی داوانیە بەڵام لە بەرەوەی زۆر بێزارە لە بەیانیەوە بۆ هەفتی ئێوارە هەوڵ دەدا ناتوانانی 10,000 دینار باتەوە بۆ ماڵ و منداڵەکەی بۆیە دەبێ بەڕاستی ئەم کۆبوونەوانە نەک هەر بەردەوام بێ و ئەنجامی باشی هەبێ هەر پێکێنانی لیژنە و لیژنەکاری نەبێ ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە شاری هەولێر لە سەرۆکاتی هەرێم کراوە ئومێدەوارم هەرەوە نەبێت لیژنە پێک هات بەڵێ دەبێت لیژنە پێک بێ لەکوێ کێشە هەیە پەنجەی بخەنە سەر چارەسەری بکەن بەڵام ئەوە نابێت درێژ خایەن بێ نابێ ئەم لیژنانە ماوەیەکی زۆر بخایانێت چونکە خەڵک ئێستا وەکو باسم کرد بەداخەوە دەڵێم لای خەڵکی زۆر سادە ینی ڕەشبینە ینی من ڕەشبین نیم ومێت دەکەم وانە بێ بەڵام باوەڕکە خەڵک ڕەشبینە لەبەرەوەی زۆری بینیوە یعنی ئێمە لە دوای جەولەی شەڕی ناوە خۆ لە 94 بۆ 98 لەسەر دەستی ئەمریکا و بەڕێزان مامزەلار یادی بەخێر و کاک مەسعود لەوێ کۆتاییان بە شەڕی ناوە خۆ هیناوانە دواتر چی ئەو هەموو مەشاکیلە دێتەوە پێشمان کاک ئارام ینی مەفرۆزە هەموو کێشانەی هەمانە لە هەرێمی کوردستان بە حکمی کێشەمان داهاتمان هەیە ئەو پێگە و ئابووری کە هەمانە کاک ئارام و پارە بە حکمی ئەو پێگە و ئارامی کە هەمانەوە هەروە ئەو ینی پێگە ئابووری کە هەیە لە ناوچەکەدا ینی هەم دۆستی ئابووریمانەیە هەم دۆستی دوورمەوداشمانەیە لەگەڵ کورد ئێمە تا چەند توانیمانە وەکو یەکێتی و پارتی وەکو لایەنە سیاسەکان وەکو خەڵکی کوردستان سوود ببینین لە پاڵپشتی ئەم دۆستانەمان و لە هۆشیارکردنەوەکانیان و هەروەها لەوەی کە ئەیانێ بەتەنگ ئەم دۆخەوە بین کە لە دەستمان نەچێ بەڕاستی وڵای کاک هاوڕێ بەداخەوە وەکو پێویست نەمانتوانیوە بەردەوام دۆستەکانمان کورد بێ دۆست نەبووە بەڕاستی یعنی ئێمە خەتی 36 لە دوای 91ەوە لە ڕاپەڕینی هەرێمی کوردستان یعنی ئێمە تەنها خۆمان نەپارێستووە ڕاستە ئەمە کورد هێزی پێشمەرگە هێزێکی ئازا بووە هێزێکی شەڕکەر بووە خوێنی بەخشیوە بەڵام بەبێ پشتیوانی هاوپەیمانان بەبێ پشتیوانی دۆستەکانمان نەمانتوانیوە درێژە خۆ بینیمان ینی لە سیوێکی سێ لە کۆزڕە و لە هەولێر و دواتر لە شارەکانی تری کوردستاندا ئێمە هەموو ناوچەکانمان بەجێش بەرەو سنوورەکان ڕۆیشتن ئەمە زۆر نییە ئەگەر گەنجێکی تەمەەن 18 ساڵ ئەمە نازانێ بەس خۆی ئەمە هەمووی دەیزانین ئەوانش لە ڕێی مێژوو لە ڕێی تەلەڤیزۆنەکان و لە ڕێی ئێمەوە کە باسی ئەم وەزعادەکەین دەیزانن باش ئەگەر هاوپەیمانان نەبانە ئێمە ئەم دەستکەوتانەمان لە دەست دەچوو دواتریش لە شەڕی داعشی ژیانی بینیمان بەردەوام هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی هاوکارمان بووە ئەمە هەر قسەی من نیە قسەی سەرکردەکانە لە سەرۆکی حکومە لە سەرۆکی هەرێم لە بەرپرسانی یەکێتی و پارتی دەیانزار بە ئیشارەتی پێدراوە فلان دەوڵەت هاوکاری ئێمە بوونە بۆیە بێگومان یعنی خۆشت ئیشارەتت پێدا یعنی لە ماوەی چەند مانجر لە یەکەم کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان لێرە لە هەولێر جنین بلاسخارت هوشداریدا لە ئەم دەستکەوتەی هەرێمی کوردستان یعنی دەبێ ئەمە وریابین حتا ناوی هەرێمی کوردستانیشی نێنا گوتی دەبێ پێتان وانە بێ ئەم ئۆتۆنۆمیە تاسەر بەردەوام دەبێ یعنی ئاگاداری کردینەوە هوشداری داینێ
دواتر سەفیری ئەمریکا لە عێراق بە هەمان شێوە سەردانی لایەنی یەکێتی و پارتی کردووە. دوزاریشەوە بینیمان دووبارە جینی بلاسخارد لە وتاری UNدا بە هەمان شێوە وشداری پێداین مەترسی لەسەر ناکۆچەکان یەکێتی پارتی لەسەر زۆنی سەوز و زەرد ینی ئاگاداری کردینەوە ینی بۆیە بەڕاستی لەمە زیاتر چی ینی ئەگەر هەر شتێک بێ خۆمان بەرپرسین بەڕاستی ئەوان تەقسیریان نەکردووە ئەوانەوە چەندین ساڵە لەگەڵمانن هەوڵ دەدەن چەندین لیوای هاوبەشیان دروست کردو هەوڵ دەدەن هێزی پێشمەرگەی کوردستان ڕێک بخرێتەوە یعنی منطقە تا ئێستا دوای 31 ساڵ ئێمە نەتوانین هێزی پێشمەرگەی کوردستان ڕێخینەوە یعنی لە شەڕێکدا لە ناکۆچێکدا لیواکانی یەکێتی بۆ ئەملا و لیواکانی پارتی بۆ ئەملا بەڕاستی ئەمە کارەساتە تا ئێستا ئێمە نەتوانین لە پەروەردەیەکی باش وەکو دەڵێ وەزارەتەکان وەکو پێویست یان با بڵێن لە خزمەت گوزاریەکان نابێت جیاوازی بکرێت لە جیاوازی لە نێوان نەک هەولێر و سلێمانی نابێت جیاوازی لە نێوان هەولێر و دهۆک بکرێت نابێت جیاوازی لە نێوان هیچ شارێکدا بکرێت لە خانەقینەوە بۆ زاخۆ هەرێمی کوردستانە من پێم وایە نەک ئەوە ئەگەر حکوومەتی هەرێم پێ بکرێت دەبێت هاوکار بێ بۆ یارمەتیدانی خەڵکی شنگال و گوێر و مەخمور و خانەقین و کەرکووک و شوێنانێک کە لە ژێر ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانیش دانیا بۆیە من پێم وایە دەبێت کات درەنگە دەبێت هیممەت بکەین ئەو کۆبوونەوانە ساردبوونەوەی تێدا نەبێ و پەنجە بخرێتە سەر برینەکان چارەسەری شتەکان بکرێتن ئەمەی دەگوترێ ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانیش کراوە ئەخ ناکرێ ئێمە سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ دووە یاسایەکی هەڵبژاردنمان هەیە تا ئێستا چەندین زاریش هەموار کراوە تا ئێستا لەسەر ئەو یاسایە دەڕۆین یعنی ئەو یاسایە باشە با بگۆڕدرێ ینی ئەمە یعنی ناکرێ ینی یاسایەکە خاڵێکی تێدایە ئەندامی پەرلەمان تەنها دەتوانێت بنووسێ و بخوێنێتەوە کاکەمەکەی سەردەمی ئەوە ماوە ینی دەست خۆش کاک ئارامجان دێمە خزمەت جەناب دووەتە کاک بەکر مەسلەی ینی هەمیشە دەوترا دەستێوەردانێ دەستێوەردانی دەرەشی هەیە دەستێوەردانی هەرێمایەتی و نێودوڵەتی هەیە بۆ سەر خاشی هەرێمی کوردستان بۆ سەر عێراق ئەمانە زۆر کاریگەربوون لە ڕابردووە وای کردبوو ینی هەرێمی کوردستان تا ڕادەیەک لایەنە سیاسەکانی دابش بن ینی بەسەر هەندێک جەمسەرە پێ دوای ئێمە توانین بە تەبایی و بە یەکڕیزی نێوماڵی کورد بەربگرین بۆ دەستێوەردانانەوە نەهێڵینیانی و کاریگەری هەبێت لەسەر دۆخەکەمان ئەکید ئەمە شتێکی گرنگە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیا بارودۆخی جیهان بەرەو شێو ئاراستەیەکی تر ئەڕوات ئەنێ بینین گۆڕانکاری گەورە دروست بووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئاسایشی خۆراکەوە بە تایبەتی ئێستا کە سەیری بازارەکانی جیهان دەکەین زوربەی شت گران بووە لە نەتیجەی ئەم شەڕە مەسەلەن هەندێک وڵاتی ئەوروپی هەیە کێشەی سوتەمەنی هەیە یان مەسەن رووسیا هەڕەشەی لێ دەکات بە شێوازێکی تر ئەمە ئەبێ هەرێمی کوردستان بەرەو ئەوە هەنگاو بنێ کە ئێمە خۆمان لەگەڵ ئەو بارودۆخە تازە کە بە ڕێگاوایە لە جیهان خۆمان بگونجێنین ئەمەش بەچی دەکرێت کە لەناو خۆماندا کۆک و تەبابین و ئەو هێزەی کە هەمانە هەموو هێزی معنەوی و هێزی نیشتیمانی و هێزی حیزبی و هێزی خەڵک هەمووی بکەین بە یەک بۆی بەرگەی ئەو فشارانە بگرین کە لە دەرەوە دێتە سەرمان بەو فشارانی کە جەنابیشت ئاماژەت پێکات کە هێزە هەرێمایەتیەکان بەڕاستی ئێمە هەموومان سیر دەکەین کە بەزاندن هەیە لە سنوورەکان هێرش هەیە مەسەلەن لە قوڵای کوردستان لێدان هەیە جا چ لە ڕێگەی ئاسمانیەوە بێ یان لە ڕێگەی تیرۆرەوە بێ ئەمانە بوون و احتیمالە ڕوژ بدەن بەڵام ئەمە بۆ پێشگیری لەوانە ئەبێ ئێمە هەموو ئەو هێزانی کە ئاماژەم پێکرد بیکەین بە هێزێکی نیشتیمانی و حکوومەت بێ حیزب بێ بۆی ئێمە ڕێگە ڕاستەقینەکەی خۆمان بگرینە بەر بۆ ئەوەی حکوومەتێکی خزمەت گوزار لە خزمەتی خەڵکدا بێ و خەڵکیش جارێکی تر اعتیبار گەڕێنێتەوە بۆ حیزب یعنی ئێمە بینیمان لە دەیدا هەڵبژاردن کرا بۆ پەرلەمانی عێراق بەشداری نسبەی بەشداری چەند بوو ئەمە مەسەلەکە چییە خەڵک بە چاوێکی تر سەیری هەڵبژارنەکانەکات نیگەرانە سەیری ئێستا سیرکەمە لە مانجی دەوە هەڵبژاردن کراوە لە هەتا ئێستا هەر لە هەنگاوی وان نەندراوە کە بێتە مای ئەوەی نە پەرلەمان نە حکوومەت نە مەسلەی سەرۆکی عێراقی ژێگلا بێتەوە ئەمە هەمووی پەرتەوازەیە ئەم نزیکبوونەوەیەتی و پارتی کاریگەری هەیە بۆ سەر دۆخی عێراق بەڵێ تەسیری ئەگرانەوە بێ لەو چاق وەسوی کە هەیە
وەڵا بەشی خۆی کاریگەری ئەبێ بۆ لەبەرەوەی کە سەیری نەخشەی سیاسی بکەین دوای هەڵبژارنی دەیدا هەم پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی لەگەڵ هێزە عێراقیەکان هەر یەکەی کەوتونە بەرەیەکەوە هیوادارین ئەم دانیشتانە ئەم دوو بەرەیە بکاتەوە بە یەک ئاراستا و جۆرێک یعنی سیاسەتی کوردستانی هەبێت جیاواز لە ئەوەی کە لە عێراق دەگوزارێ ڕاستە ئێمە وەکو لە چوارچەوەی عێراقدا دەژین بەڵام دوجار ئێمە خۆمان خەڵکی کوردستان خاوەنی سەروەریەکی ترە کە نیشتیمانی خۆی هەیە سیادەی خۆی هەیە دەستگای تەشریعی و تەنفیزی خۆی هەیە بەڵام ئەمە بە چ دەکرێت بەوەی کە ئەرچیان لە خزمەتی خەڵکداوێ بۆی خەڵک جارێکی تر متمانەیەکی بەهێزتر بگەڕێتەوە ئەگەر لە هەڵبژاردننی بۆ نمونە ئەوەی کە باز دەکرێت لە یەکیدا ئەوەی کە سەرۆکی هەرێم بڕیاری لێداوە پەرلەمانی کوردستان هەڵبژاردن بکرێت خەڵک بە گوڕوتینەوە بەرەو هەڵبژاردن بچێت من کاتم لە ماوەی کەمتر لێ خولەکە دو سەرنج و پامی خۆت من هیوادارم ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ کراوە چ ئەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێشنیاری کردووە و یەکێتی و پارتی ئەمڕۆ کۆبوونەوە و قەرار وایە کە هەردوو مەکتەبی سیاسی لە چەند ڕۆژی ئایندا کۆبوونەوەکان چڕ بکەنەوە هەم ئەوەی پەرلەمان هەنگاوی خێر و یەک ئاراستە و یەک گوتاری بەدووادا بێت و ببێتە مای ڕەزامەندی خەڵکی کوردستان. دەست خۆشکار وەکیجان سپاس دەکەم بەڵێ کاگەی ئارام جنابیشت لە کەمتر لێ خولەکە دو سەرنجی خۆ بگەینی سپاس دەکەم. کاگەران فەرموو. بەڵێ ئومێد دەکەم وەکو باسم کرد ئەم کۆبوونەوانە نەکەر بەردەوامی هەبێ ئەنجامی باشی هەبێ بەڵام حقیقەتێک هەیە دەبێ ئەوە بزانین خۆتان دەزاننەوە زیاتر لە 7 مانگ بۆ 7 مانگ و نیو دەچێت هەڵبژاردن لە عێراقدا کراوە لەبەر ئەوەی عەقلیەتێکی تازە لە عێراقدا باز لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دەکا نەیتوانی تا ئێستا نەتواندراوە حکوومەت پێک بێندرێ و بەو شێوازەش ناتواندرێ ئەم شێوازەی پێشتر حکوومەتی تەوافقی کە لەسەری پێکداهات ئەگەر هە لەسەر و شێوازە بانایە چکە ئەمە عێراق ئەمە لە شەرق دەژین یعنی خۆزیە خەڵک دەست و پەنجەی وا لەگەر دیموکراسی نەرم ببوایە ئەمە مەسلەی زۆرینە و کەمینە و معارەزە و هەموو وەکو خۆی لە سەسکەی خۆی وایە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە من پێم وایە نابێ عەقلیەتی زۆرینە و کەمینە بەکاربێتن و دەبێ حکوومەتی هاوباش لە نێوان یەکێتی پارتی لایەنەکانی تریش یعنی ئەوە هەر نەبێ هەر یەکێتی و پارتی نێوان حکوومەت و پۆست کە زۆر زار دەگوترێت یەکێتی و پارتی هەموو شتەکان لە نێوان خۆیاندا لێرە و لە بەغداش دەبێت لایەنەکانی تر بزوتنەوەی گۆڕان یەکگرتو و کۆمەڵی دادگەری نەوەی نوێ هەموو هەر لایەنێکی کە ئامادەیە هاوکاریت بکە بەردێک بخاتە سەر دیواری ئەم حکوومەتە و ئەم با بڵێن ئیدارەدانی کوردیە دەبێ ئێمەش بێبەشیان نەکەین یەکێتی و پارتی لەوەدا هاوکار بن و جارشترش من ئومێد دەخوازم لەوە زیاتر ئێمە میلەتی خۆمان ماندوو نەکەین لەوە زیاتر برسیان نەکەین لەوە زیاتر تووشی نیگەرانی و دلە ڕاوچیان نەکەین زۆر سپاس کاگەرم بوون و خەبات و قوربانیدانی سەدان ساڵەی ئەم گەلە ئەنفال کیمیاباران سووتانی وێرانکردنی 4500 ئەم کوردستانە لە بەرچاو بگرین ئەنفالی گەرمیانەکان بارزانانی کاگەرم وڵات چاودێری سیاسی کە لە سوودەکانمان لە شاری هەولێر و لەگەڵمان بوو لە بەرنامەی پانۆراما زۆر سپاس دەکەم بوورە کە قسەکانم پێ بڕیت کاگێ ئارامجان هەروە سپاس بۆ برای بەڕێزمان کاک بەکر حاجی ڕەحیم ئەندامی دەستگای ڕاگەاندنی جومەی سەرکردایەتی پارتی لە سلێمانی و هەڵەبجەکە لە سوودەکەم سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ